سلاف تماشاوان نجات جاردن بو برنامه خواه برنامه مایک خالی گلک بخیر بین بگومان تارمه ای روژی که لسر را گاندنا جواتا آسای شهر ما کردستان و کاربادان نویه دو هولیر بگومان آسایش جوات آسای شهر ما کردستان به برابونا مسعود بازدین سروک هرما کردستان و سروک حکومت و آلین جگیر سروک هرما کردستان پارلمان کردستان و آلین پیوندیدار تراگاندن اف جوات جی که بگومان گوری یاسای هجماره 4 یا سال 2011 لهر دو سازیین پاراسنو زانیاری دزگین هوالگیرین سربازین یکتی پایرتی پیکاتیه او مسرور بارزانی و کوسروک آژانس پاراسنه هرما کردستان دهماندم دا بو شیورمنت یه آسایش هرما جوات آسایش هرما کردستان و دکتر گل محمد جی که بو جیگیره شیورمند از جوات آسایش هرما کردستانه بگومان وی که جی کارودان جدا پیخوینان ولی برزان راگاندین انجمنی آسایش هرمی کردستان و کاردان وکانی و کو بینیتان دونه با آمدبونی سروکی هرمی کردستان و سروکی حکومت هرمی کردستان بر پرسا بالاکانی اداری لهرمی کردستان انجمنی آسایش هرمی کردستان را گین را که مسرور بارزانی سروکی آژانس پاراستنی هرمی کردستان بو به سروکی انجمنی انکو راوشکاری انجمنی آسایش هرمی کردستان و دکتر گل محمدی شلی چتین اجتماعی کردستان که لما کادا برابری گشتی آسایش هرمه بو به جگیری شیورمندی انکو راوشکاری انجمنی آسایش هرمی کردستان بگومان امش کاردانوی جیالک لیکوتو استابت بتیل علما نرینی جیاواس برپرسکان بتیبتی اندامانی پارلمانی همولان سیاسی کن هیا نه بارینی ازن هیا نه بنرینی ازن هیا نه بگومان گمانیان هیا نه زور بجدی ورگیر مپارسنی امن و آسایش هرمی کردستان و یک خستنوی همو دزگاه آسایش و هوالگیری کن لچارچوی یک دزگاه دا که ما بتوان زیاتر آسایش هرمی کردستان برقرار که هیش هیمنتی حزب زالبون هیمنتی حزب و دابشکنی دا صلات هی ام دزگاه لبینی دو حزبی دا صلات هرمی کردستان بشریکی دیکلی کدنوا بو زیاتر گوتو بشکری لسر اما بتیبتی او بریاری او یاسای لپارلمانی کردستان در چه کم یاسای باسی چه کد به چه شویه که کارو ارکی ام دزگاه رک خراوا استا شیرزاد حافظ اندامی لجنه ناوخو آسایش لپارلمانی کردستان لسر هلی پیوندیه که شیرزادم کتو باش کاتی واش باش زور سپاس راگاندن انکو پیکنان انجمنی آسایش هرمی کردستان بگومان به پی بریار هجماره 4 یاسای هجماره 4 ل 2011 لپارلمانی کردستان درچو اگر تو کو پارلمانتاری کلامان کادا اندامی لجنه آسایش زیاتر بو بینر باز کی آیا چون کاری ام انجمن رکراوا دیاره خوی پاراستنی هرمی کردستان ارشی همو تاشیشی امولاتیا نكبتنيا حزب دو حزب كيتشادي وبارتيا هما ابي او بكين بيبارزين بلام اوي كاما لقال يعني نوكو اوبوزيسيون لدروزبوني اصلا برياركوا لمناقشه كدني برياركا اما بايكوتي برياركا ما كرد هردو برياركا انجمني شو دزغاي اسايش هردو كان بايكوت كرد لبروي بيمان وابوكا اوي كاوان لبروجا ساكا هنا بنا اما هر بنجاكا اما هر دو اداري جارانا اما هر او دزگای پاراستن و دزگای زانیاری کاتی خوی هبووە بەس ناوێکی لێنا و بە شکلی و کەپێکیان بۆ کردووە ئەژنا ئەمانە هەر کەسیان نا سەرۆکی ئەنجومەنی ئاسایش ئەتوانێت وەکو بڵێ مەسئولیەتی ئەو لا هەڵگرێنە ئەمداش دەتوانێت لەگەڵ شتی ئەو لایەن کانی هەردوو لایەن هەر کەسە ئیشی خۆیان نەکەن و وەکو جاران هیچ چینێک نییە تەنها ئەو ڕووگەشە نەبێ ئەوە یەک دووەم ئەو هینەی ئەو ئێعلانکردنی کەیسا ئێعلان کرا وەکو ئەنجومەنێک کە بەڕاستی ئینێکی زۆری بۆ کراوە دیارە ئێعلام ئەوەیەکی زۆری ئێتلامێکی زۆری پێداوە ئێمە پێمان وایە کە ئەمەش هەر خۆی لە خۆیە وایە وەکو ئەوەی کە لە بڕیاری دوی ژمارە دوی پەرلەمانی کوردستانە هاتبوو لە دوای هەفتەی شوبات کە ئەبێ ئەو یاسایانەی کە ڕاهەندی نیشتیمانیان هەیە ئەو یاسایانە ئەبێ بە توافق بين بين هذا السياسي كان كردستان على تشم معارضه به شنو ده صلاة به او طبعا او شهر في جوخسوا او شهر نكردوا اساس امريكا كردوا انا براتي سروكو جغركي امانه لشتي ولا بارتيا يعني اما دو هر عين دو اداره ايوه بس تعليق سرويك او بربرسي كم دوامي ام انجمنا لهردو بارتي فرمان روايه ان لاجنداي كارو لو ياسا لو برقو ما دنك لنا ياسا هيا بوچنيتي راي كدني ارككان يانا ديالك من زالنات بدا سر براسي او ياساكا
شتی زۆر تایە کە بەڕاستی ئەم سەردەمەی ئێستای ئەو لەمە و لەم سەردەمەی ئێستای وڵات بەڕێوەبردنە بەڕاستی لەم سەردەمەی ئێستای دیموکراتیەتە شتێکە کە بەڕاستی ئەمە لە وڵاتەکە ئێمە حەقیوانیە ئێمە ئەم نەوەشتە پەیڕۆ بکەین مەسەرەن تۆ هەر لە حەسار خستن یان چاودێریکردن یا مراقبەکردنی دەستگاکانی ئەلام کە ئەمە ئیشێکی سەرەکی ئەوانە بێ هەم لە بەدواداسون و چاودێریکردنی ئەنە تەلەفۆنەکەی کە مۆبایلەکەی کە پێێتە کە ئەمە لە یاساکەی هەمووی هاتووە بێت چاودێری بکەن چاودێری زۆر شیان داناوە لە ناو یاساگەیە کە ئەمە ئیشی ئەوانە بێ ئەوەی یەک دووەم لەبەر ئەوەی ئەمانە بە پەرلەمان نین لەبەر ئەوەی ئەمانە سەر بە حکوومەتی هەرێم نین سەر بە سەرۆکایەتی هەرێمن ینی بەڕاستی لەو ئەڵقە داخراوەیە ئەم شتانە ئەمێنێتەوە کە ناکرێت ناتوانێت پەرلەمان لە پێشنەوەی لێ بکە ناتوانێت حکوومەت ئەوەی لێ بکە ئەوەی دووەم توانێت قاڵێکی زۆر مهمەیە کە ئەمە زۆر جێی پرسیارە بەڕاستی تۆ سەرۆکەکەی لەگەڵ جێگەی ئەو ئەنجومەنە هەردووچیان یەک پلەیانەیە کە پلەی وەزیرە ینی تۆ ناکرێت تۆ یەکێ سەرۆک یەکێ جێگەی هەرچیان دوو پلەیانە بێ خۆبێیشان پلێ لەو خوارتر ینی بۆیە ئەمە وای کردووە کە خەڵکی کوردستان وا بیرکەنەوە کە ئەمە هەر پەنجاکەی هیچ گۆڕانکاریەک بەڵێ کاک شێرزاد حافظ ئەندامی لیژنەی ئاسایش و کاروباری ناخۆ لە پەرلەمانی کوردستان کە هەمان دەمدا ئەندەمی فراکسیۆنی گۆڕانە لە پەرلەمانی کوردستان بارێزان ئێمە زۆر هەوڵمانداوە ئێستاش لە هەوڵدان داین بۆی لە پەرلەمانی کوردستان ئەوانەی بە تایبەتی پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان لە لیژنەی ئاسایش و ناوخۆ پەیوەندیان پێوەکەین و بەردەوامی هیوادارین جابی ئێمەبدانەوە ئەوانیش بێگومان بەرامبەر ئەو ڕایی ئەم کاک شێرزاد ئەوانی سەرنجیوخان هەبێ ئایا ئەم یاسایە چون تێپەر کردووە ئەو یاسایە چون پەسەند کراوە و ناوەڕۆکی یاساکە باسی چیە کە گرنگیام ئەنجومانە بە تایبەتێکی یاساکە بێگومان لە پەرلەمان دەرچووە چییە بەڵێ ئێستاش لە خزمەتی وەرگرتنی سەرنج و بوچوونەکانی ئێوەی بەڕێزداین سەرتیب لە چەمچەماڵ کاک سەرتی فەرموو ئەم کاتت باش کاک لە هەرار چۆنی هەموو کاتێکێت وەڵام لەگەڵ ڕێزم بۆ ڕێز و خۆشەویستم کاک شێرزاد حافظ ئەوە برایەکی خۆشەویستمە و خەڵکی شارەکەشمە من برای گەورەمە بەڵام بەڕاستی ئێمە ئەی چۆن ئەی چاودێری ئێمە لا ئێزال تا ئێستا لەژێر تەحدیایەکی گەورە ئێمە تا ئیزال لە هەر چوار لاوە لەژێر شاڵاوێکی دوژمنکارانەی پێویستە ئێمە خۆ ئەو قسانەی بەڕێزی فەرمووی ئێمە نە سویدی نە نەرویجین بەڕاستی ئێمە ئێستا لە ئاسی سەربەخۆی و شیان و ئەمنی قەومی و ئاڵایان نین لا ئێزال کێشەکانمان جێبەجێ نەبووە لە بەغا و لە چواردەوریشمان لەژێر تەحدیاتی گەوریان پێویستە ئێمە بە هەموو شێوەیەک چاودێری کێشە سیاسی و ناوخۆی و سنووریەکانمان بە هەموو شێوەیە لە ڕووی سیاسیەوە بکەین من ڕێزم بۆ برای بەڕێز و گەورەم کاک شێرزاد حافظ بەڵام برای بەڕێزمەوە هەنگاوێکی باشە و دڵخۆشکەرە وردە بە مروری زەمان یەکگرتنەوەی دەستگا ئەمنیەکان و ئاسایشەکان و ناوخۆ و دارایی و پێشمەرگە و ئیلا ئاخری ئەمانە بەڕاستی جێگای هیوا هومێت بەخشن هیوادارم تاسەری دام و دەستگا سیاسی و ئیداری و عسکەریەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە لەگەڵ ڕێزم بۆ برای خۆشەویستم حافظ هەر بژی تەمەندرێژ بە ئەویش و ئێوەش بەڵام وان نییە من لەگەڵ وتەکانی ئەوە نیم وتەکانی ئەوە لە ئاسی سوید و نەرویجە ئێمە سوید و نەرویج نین لا ئێزال لەژێر تەحدیاتێکی گەوریان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئقلیمی و دەرەکی و باڵێ کاک سەرتیب بکرێت دام و دەستگاکان و لە هەموو بوارەکان ئێمە لەژێر چاودێریا بین هەر بژی توۆیش و ئەویش ئەو برا گەورەم کاک شێرزاد دەستی خۆش بێ بۆ وتە جوانەکانی باڵێ سوپاس کاک سەرتیب ڕێبار لە هەریرەوە کاک ڕێبار فەرموو کاک ڕێبار الو مرحبا سەرچاو باشی برام ئەس باشم سپاس فەرموو الو مرحبا سەرچاوە کاکی ڕێبار تا گۆدار دەکەم جێم لێتە فەرموو باش بەڵێ کاکە بەنسبەت تەوەرەکەتان بەڵێ ئەوە وەکو بەڕاستی وەکو قەزاتی و ئەوانە وەکوان دێتە بەرچاوم ئەوانە ینی دوو پارتی دەسەڵاتدار وەکو خۆدانی چۆن دیانەوە دەکەن کوڕی خۆیان و هەموو مەسوولەکانی خۆیان کوڕ و خزم و کەسی خۆیان تێدەگەی بەڕاستی ئەوانە هیچ فەرقێکی وانە لەگەر دیکتاتۆرەکان ببوورە کاک ڕێبار پێمان باشە بەڕێزان بەبێ هێنانی هیچ لەبەر هەندێک مستالا چێتە چارچەوەی تەشیرەوە پێمان باش نییە بە هیچ شەیەکی هەندێک مستاڵە بەکار بێنرێت بۆی سەرنجێوەش بەباشی بگە ئێمە پێمان باشە گوتوبێژێکی و سەرنجێکی بابەتیانەتانە بێ لەسەر ئەم تەوەری ئەمڕۆمان ڕەنج لە هەولێر کاک ڕەنج فەرموو سەرچاوم باشی بەڕێز زۆر سپاس کاکە بە نسبەت ئەو برادری کە پێشتر قسەی کرد مەبەستە میوانەکەتانەوەی لە سریاڵی پەیوەندی نازانم ئەو برادرانە فێر بوون فێر بایکۆت بوون وەک نەخۆشیی لات ینی
لە دەستگاکان یەکەگرنەوە بایکۆتەکەن یەک ناگرنەوە لە پەرلەمان تەقڵ لێدەن کە تەقڵ لێ دەیکاتە بۆیە وەڵاوە شتێکاوە پاشەوەتە یەکی گرتوێتەوە ئێستا هەر ناڕازی یەک ناگرێتەوە هەر ناڕازی میلەت لەم بینە سەری لێشەوە نازانێ ئەمانە چیان نەوێت ئەوانە ئەو شێوازەی ئەو بنەمانە کە ئەوانە تعلیقیان هەبوو لەسەر پێیان وا بوو کە ئەمە پێویستە تعدیل بکرێتەوە تو چۆن لێکدایە بە تایبەتی ئەو بیانویانەی کە ئەوان ئەڵێن ئێمە لە بەرەوە بایکوتی کوبوونەوەکەمان کردووەی پەرلەمان بۆ تەزدیقکردنەوە یاسایە خەیراکە ئێستا ئەوان ئەڵێ وەڵا ئەو برادر ئەڵێ وەڵا سەرۆک و جێگر لە یەکێتی و پارتیای باشە یەکێتی و پارتی سەرۆک و جێگر چەند ساڵە ئەزموونی ینی کابرا ئەو دەستگایە کە پێویستی بە خیوەیە پێویستی بە ئەزموونە پێویستی بەوەیە بۆ ناچی کەسێک بێنی لە باشە ڕاستیان بڵێ یەکێک لە ئەندامەکانی خۆیان ئەو ئەزموونە هەیە کە ئەو برادرانە هەیەنەکە ئەو پۆستانیان وەرگرتووە تا چێتە جێوان ئەی باشە بۆ کاندیدیان دانە ناوە مادەم تا بیان تایمەش کاندیدمان نییە ینی ئەم وەک وایە چۆنەڵی لەم بەریشەدا لەو بەریشەدا لەو بێنە کەس نازانێت دەستێکی لەم بەرە دەستێکی لەو بەرە باچێکی لە ناو میلەتە ینی سەری لە خەڵکی شتێکداوە ئێمە نازانین ئەمانەت چیانە ینی بەڕاستی نازانین باڵێ کاکرانچ سپاس بۆ سەرنجی تۆش سامان لە وڵاتی هۆڵەندا کاک سامان فەرموو شەو باش قوربان چۆنیت مەمنۆن ئێوارە باش لێرە ئێوارە ئێستا باڵێ فەرموو بەڵێ لای ئێفشەوە وەڵا زۆر سپاس دەکەم وەڵای سەبارەت بەو تەوەرەی جەنابەت دەستخۆشیت لێ یەکەم بەڵام من ئەوە نەئەڵێم لە جەنابی سەرۆک بارزانی پرسیارەکەم ئەمەی کە ئەوان ئەیکەن یعنی خۆی سەرۆکی هەرێم و کوڕەکەی سەرۆکی دەستگای ئاسایش و کوڕەزاکەی سەرۆکی حکوومەتی هەرێم و ئەمانە کاکە لە داڵ بۆ دەڵ خۆیانن بۆ کەسیان بەشدار کردووە حساب بۆ خەڵکی کوردستانەکەن حساب بۆ حیزب لایەنێک و هیچ ڕەئی جەماوەرەکەن چیان هێشتۆ بۆ خەڵک چ پۆستێک هەیە لە هەولێرە کە ئیلا بنەماڵی بارزانی نەبێ کەسی تێ وەری نەگرتووە برا پۆستە گەورەکان بەڵام ئەوان ناڵێن ئێمە بە پێی استیحقاقاتی هەڵبژارتن ئێمە حزبێکی زۆری نەبووینەوە بە گراوندێکی شۆڕژگەری کۆنمان هەبووە ئێمە لە ئێستا خاوەن خیبرەی ناتوانین بێگومان ئەوە وەکو مافی خۆیان یاسایی ئەزانن لەبەرەوە ئەوان ئێتیلافیان لەگەڵ کۆمەڵێکی حزابی تر کردە بۆ پێکێنانی حکوومەتیش بە پێی ئیتیفاقێک لە بینی هەردوو هێزە پێکێنەری سەرەکی لیستی کوردستانی کە لە پەرلەمانی کوردستان زۆرینەیە ئەوان هەر 2 ساڵ جارێک حکوومەت پێکێ گۆڕنەوە ئەوە سەرۆکی ئەنجومەنی ئاسایشیش بێگومانە لەسەر بنەمای وایە بەڵێ والله من نازم استحقاقاتی چی لەبەر ئەوەی کەەوە ئەوان شەرم بەخۆیان ناکەن یعنی بەحقەت لەداڵ بۆ داڵ خۆیان کاکە بۆ پێشتر کوڕەکەی چی بووە بۆ چی گۆڕاوە بەدەوەی ئەعلانیان کردو بە دەستوریان کردو بۆ جەریدەکان ئەجدا هیچ شتێک نەگۆڕاوە هەر بۆ خۆیان لە ئەوڵە تا ئەخی کاکە بەڵێ کاک سامان لە هۆڵەندا سپاس بۆ سەرنجی تۆش فەلاح لە کەرکووکەوە کاک فەلاح فەرموو ئەم کاتت باش کاکە کات هەموو کاتێکت برای بەڕێزم وڵی من زۆر بەداخم بۆ ئەم کاک سامانی پێش من کە قسەیکە لە وەڵنداوە و بۆ ئەو کاک سۆرانی نازانم ئەکرێت تو سەرنجی خۆ نیشان دای ئەوان سەرنجی خۆیان و تو سەرنجی خۆ بڵێ فەرموو برای بەڕێزم بەڵێ برای بەڕێزم کاک ڕێبوار لە هەریر و کاک نازانم برادر ناوی لە هۆڵندا ئەڵێسی وەڵا کاک ڕێبوار ئەڵێ وەڵا دیکتاتۆریە ئەی جەنابی بۆ ناسی لە بەغادانیشیە خۆ لە بەغا وەڵی زۆر دیموکراتیە و زۆر مالکی بایعەکەی گەلێ جوان بەڵێ کاک فەلاح بەداخەوت دیارە هەر پەیوەندێکی داخرا کەماڵ لە شاری سلێمانی کاک کەماڵ فەرموو ئێوارە باش باشتر بۆ تۆ من تەواوی قسەکانی ئەو کاک شێرزادە ڕێدەکەمەوە بڕوا بکەی وامزانی لە سویدەوە قساکە نەمزانی دانیشتی کوردستانە هەتەن بە ناواندا پەرلەمانە زۆرینەی ژیانیشی هەر لەوێ بەسەرە بە بارحاڵیان ئەو ڕێوارە لە هەریرەڵی لە کوردستان دانانیشی وەڵی من بەوە دڵخۆشم کە کەسێکی ماڵی مەلا مستەفا و بنەماڵی بارزانی لە دەستگایەکە هەیە لەبەرەوەی دڵنیای 100% ئەوە یەک دووبووج ئەگەر یەکە گرنەوە هەر دەستگایەک لە هەتا یەک ناگرنەوە هەموو قسەیان لەسەرەوەی وڵی یەک ناگرنەوە کە یەک شەگرنەوە دژی ئەوەن بۆ یەکیان گرتەوە ئەو دوو بەڕێزەی کاوش ناو ئەو دەستگایان وەرگرتووە بەڕاستی ئەزمموی باشیان هەیە دەستخۆشییان لێکەین بەڕاستی ئەمە پیرۆزبایی لەگەلی کوردستانەکەم کە ئەم شتە ڕداوە هیوادارم شتی زیاتریش بەدوای ئەمەیا دێ بەداخەوە هەر کەسێک کەتانە لەم ئەدا من من بە ناری کوردێزانم ئێمە با هەموو یەکردنەکانمان پێخۆش بێ ئێمە با هەموو فرەیەکان پێخدا هەموو ئەومان پێخۆش بێت کە هەموو یەک دام و دەستگا بێت و هەموو یەک بگرێتەوە ئەگەر لە شوێنێک
دوو هەیە سیایە بابرێ بەیەک بەڕاستی ئەمە شتێکی باش بوو کرا من دەستخۆشی لە جەنابی سەرۆک بەرزانیەکەم لە هەموو دەستگاکانی پێ بەڕاستی لەگەلی کوردستان. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش سەرکەوت لە چەمچەماڵ. بەڵێ کای سەرکە فەرموو. کارکارم کاتۆ باش هەموو کاتێکت چاوەکەم زۆر دەستخۆشی ئەم بەرنامە لێکم گەلێک سپاس چاوەکەم بەڕاستی. بەڵێ زۆر بەداخەوە کاک سەرکەوتی بەدارین دووبارە پەیوەندی بکات و سەرنجی خۆ نیشان بدات. دیسان سەرکەوت لە هەولێر کاک سەرکەوت فەرموو. ئەلۆ بەڵێ ئەلۆ دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم کاک. زۆر سپاس کاک سەرکە فەرموو. ئەگەر تەلەڤیزیۆنەکەت کەسکەی و بە تەلەفۆن جێ لێبێ فەرموو با خزمەتی جەنابتان فەرموو. بەرزبەدی گرتنەوەی دەستگا ئەمنیەکان قسەی دەکەین. بەڵێ فەرموو. دەستخۆشی لە سەرۆک شارەی کوردستان دەکەم بۆ گرتنەوەی هەردوو دەستگا ئەمنیەکە. بەڵێ ئەو برادرانە تەلەفۆن دەکەن نازانم دیکتاتۆری دەکەن وابزانم ئەو برادر لە هەری تەلەفۆنێک لە عەزبێ و سەرۆکی دەستگای ئاسایی پێم وایە لەوێ قسانە دەکاتن. عەزەکەم چلۆ خۆی لە بەغدای دابنیشێ زۆر ئازادی دیارە باس دیکتاتۆری دەکات. هەتا سەرۆک شارەی کوردستان لەو شاخ و لەو لە شاخ خاوە شەهیدە و خاوەنی هەموو خاوەنی ئەو هەموو خین ڕیش نییە ئەو برادر لەو لای دەستی پێکردی قسان دەکات. ئەگە یەکتر ناگرنەوە گلەی دەکەن ئەگە یەکتر دەگرنەوە دەست بە قسەی ناشرین دەکەن بە عقادەوە شتش خراپە. بەڵێ کاکی سەرکەوت سپاس بۆ سەرنجی تۆش محەممەد لە پشدار کاک محەممەد فەرموو. بەڵێ باشی براکەم ئەحواڵە زۆر سپاس کاک محەممەد کەرەمکە مەمنونم. وەڵای کاکە جا من پێم باشە ئاسایش لە کوردستان بەرقەرار بێ و ئاسایشێکی ڕێکپێکشمان هەبێ بەڵام قۆڕەکردنی هەموو دەسەڵات جمگە ئاساسیەکان لە کوردستاندا لەلایەن یەک تاکە حیزبێکەوە بەڕاستی شتێکی خراپە. سەرۆکی هەرێم لە پارتی، سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پارتی، وەزارەتی ناوخۆ لە پارتی، سامانە سروشتەکان لە پارتی، وەزارەتی شارەوانیەکان لە پارتی هەموو جمگە ئاساسەکانی گرتووە لە بەغدایش جێگیری سەرۆک وەزیران، جێگیری سەرۆک پەرلەمان، وەزیری دەرەوە. یعنی بەڕاستی پێویست دەکات سەرکردایەتیەکی نیشتمانی کوردستان بە تایبەت کاک مەلای بەختیار، کاک عادل مراد جارێک بە پارتی بڵێن ئیست وەکو فارسەکە دەڵێ. یعنی بەڕاستی بەڵام گرتووە کای محەممەدەوە بەپێی ئیتیفاقیکە ئیتیفاقی لەبینی بەڵێ باشە بەڕاوە سابانەیە تا جەنابی بەڕێزمان جەلال داتەوە. یعنی هەر بەلانی کە بڕاوە سابانەیە ئەوان لە بەڕاستی وەکو کوردە دەڵێ عیس فرسەتە ئەو شتانە. بەڵێ سپاس پەیوەندەکەشت پشتیوان لە چەمچەماڵەوە. بەڵێ کاک پشتیوان فەرموو. کاک پشتیوان ئەس باوەرم کاک پشتیوان لەسەر هێل نەماوە مستەفا لە دۆکێ. بەڵێ کاک مستەفا کەرەمکە برا چوانی کاک هەکار ئەزێ باشم سپاس باشی برا ساکێ نسبەت ئۆپۆزیسیۆنێ کاک شێرزاد حافظ گوت ئەو ئەندامی لیژنی ناوخۆیە هەردوو زانیاری و پاراستن و ئاسایشێک و دەگرتەوە نەڕازینەوانە چی دەبێت کاکە بەخوینی شەهیدانی پارتی و بارزانانی ئەو حکومەتەوە هاتیەدانان بۆچی نایەن حکومەتێک بگریتەوە دەگریتەوە ئاسایش و زانیاری دەبێن بێژن نەبە هەر ئەوەن ئیمانی برا وڵە مشکلە شورا ئۆپۆزیسیۆنی ئەم کاک سامان خارج سامان خارج بیشتن هەر کوڕێت مەسعود بارزانانی کوڕێ مەسعود بارزانانی چونگوڵا ملەتی کوردە ئەوێ گوت دکتاتورە ئەو دکتاتورە ئەوێ تەلەفۆن کردی بلا بەحسێ ماڵا بارزان نەکەن ماڵا بارزان چونگوڵا ملەتی کوردە. بەڵێ کاک مستەفا سپاس بۆ سەرنجاتەژی بێگومان چاوە تۆ ئازاد بووی سەرنجەخوا ڕەنگێکی ئازاد و کوتەوێت بە هەوازە دلێخوا بێژی بێگومان کەسێن دنجی ئازادن سەرنجەخوا چاوە نیشان بدەن بابزانی کارزان لە سلێمانی لەسەر ئەم بابەتە چاڵێن کای کارزان فەرموو. ئێوارەتان باشتر بۆ تۆ زۆر سەدوڵام منێمە بە کورتی بە شێوەیەکی زۆرە دەبیانە لەسەر بابەتە تۆ قسە بکەم ئەم من ئەنجومەنی باڵای ئاسایی شێرێمی کوردستان میتوان بە لەو قۆناغی ئێستا دەستگایەکی زەرورە و پێویستە و بۆ پارێزگاریکردن لە ئەمنیەت و ئاسایشی وڵاتە
من پێ بەزەرور ێزانم و منو خۆم وەکو هاوڵاتێکی زۆر ئاسایی پێم شتێکی زۆر باشە دەستخۆشیان لە یەکەم بەڵام من وەکو هاوڵاتێکی زۆر ئاسایی من مافی ئەوم هەیە ئەمنیەت و ئاسایشی من پارێزراو بێ و گومانیشم بە دەستگاکە نییە دوگمانیشم لە بەڕێوەبەران و لە لەو کەسانە نییە کە بوونەتە سەرۆکی دەستگاکە و جێگرەکەی ئەبێ لەو شوێنانەیە لە شوێنێکی ئاوایە کە شوێنێکی ئاوە هەستیار و حساسا دانراون ئەبێ کۆمەڵەکە ئەو کەسانێک بن کە خاوەنی ئەزمون بن و ڕابردویان هەبێ و شارەزاییشیان هەبێ ئەمە خاڵێکی دی بەڕاستی برادرانی ئۆپۆزیسیۆن دائما خصل سروا كان الله نقول سجان لاخوانا دابا شيء كان ينتو بوزيسيون الحكومه شو تدروا اي شيء تدروا الحكومه كانت الحكومه شو تدروا بريار دا اوبوزيسيون بي ابي قدر يخط راسي بكذا صلاه شيء لشوين هكذا انا ك لا بوسك هذا انا ما في خويتي بلان باكي عفوا كارزان انا بس لواكن كمان عندك بروجي اسايا استحقاقات نتويها يعني بروجي بيوستا بتوافق جيشتي للبرلمان تزيق بكريتان علينا بروجي اسايا للبرلمان بس لەلایەن فراکسیۆنی کوردستانیەوە کە فراکسیۆنی زۆرینەی پێکێنەری سەرەکیش پارتی یەکێتیەوان دەنگیان بوودەوە ئەوان باستەوەکەن کە ئەوان دەنگیان نەداوە ئەوان لە پەرلەمان نەبوون بەم شێوەیە یانی ئەمە وەکو پرۆژەی ئەنجومەنی یاساییشی هەرێمی کوردستان بە پرۆژەیەکی نەتەوەیی ئەزانن ئەوان ئەڵێن پێویستە ئەمان تەوافقێکی گشتگی لەسەر بێ ڕازەکە قسەکان جوانە بەڵام کردارەکان ناجوانە کاتێک لە پەرلەمانە یاساک دەخرێتە بەرباس و لێکۆڵینەوە قسەی لەسەرەکرێ ڕابوتنی لەسەر وەرەگیری لە پەرلەمانەکان ئەوان بایکۆتێک لەسنە دەرەوە کاتێک کە چوونە دەرەوە بە پارتیۆکشتی لە پەرلەمانەمێنن ئەو کاتەشخوان یاساکە بە ئارەزوی خۆیان چۆنیان پێخۆش بێ یاساکە لەسەر ئەساسی زۆرینەوە کەمینەتی ئەپەڕێ و ئەڕوا ئەو کاتە ئەوان بۆ پەرلەمان جێدێڕن بۆ مناقەشەی ناکەن بۆ پێشەوە یاساکە تێپەڕێ و تەزیق بکرێ ئەوان هەڵوێسیان نابێ بۆ ئیلا ئەوان هەرێ بچنە دەرەوە کە لە پەرلەمان چوونە دەرەوە بایکۆتی پەرلەمانەکەن ناسن دانیشتەکان و مناقەشە ناکەن خۆیان تەڕحێک ناکەن کە تەڕحەکەی ئەوان بوو بەشێک لە بۆچوونی ئەوانی لە ناو یاساکاندا هەبێ ئەوان بەردەوام نێسنە دەرەوە بۆیە لە یاساکانە بۆچوونی ئەوانی تێدا نییە بۆیە لە یاساکانە بەردەوام ئەوان لە دەرەوە یاساکانن بەڵێ کای کارزان سوپاس بۆ سەرنجەکەت باوکی ئیلاف لە بادینان بەڵێ ئەلۆ چاوانی باشی ئەس باشم با بێ ئیلاف کەرم کرد خۆدە ڕاستی دەستخۆشیە وانتیان بۆ یەکگرتنە هەردوو ئاسایشە ڕاستی پرسیاران بۆ وان کەسایە چاو یعنی بێژن ئەو کەسە شانی بە پۆستای نینە بنەماڵای بارزانî yan jî serkirdên barzanî serkirdên bahar pêkiravin namowan posta xiratkirina dest yanî bahar pêkiravin Kurdistanê da pêwîst em bi wan kesa ku rêza xwe bigirin û بەڵێ بەڵێ سەرنجاتە گەشت سوپاس عیمات لە کەرکووکەوە کاکیمات فەرموو کاتە داش هەموو کاتێکت بەڵێ بە قوربان سەبارەت بە ئاسایش بەڕاستی من بە شتێکی زۆر زۆر باشی دەزانم دەستیان خۆش بێ بەڕاستی شتێکی باشە یەک بگرنەوە بە شتێکی باشی دەزانم بەس بەداخەوە بن کۆمەڵی کەس دێتە سەرخەت کۆمەڵی قسێ دەکات زۆر زۆر ناشینە من بە کاک سامانی بەڕێسەرم کاک سامانجان ئەگەر تۆ کەسانێکی خۆ لە وەڵامدا دانیشتەوە بووە چۆ لە بەغادا بنیشە بزانە ئایا مەلێ وڵای فلانگت داتۆرەوەمانشانە بەڕاستی بەداخەوە کۆمەڵێکی قساکەن شێوازی قسەکان پێتە لێ شەو بازنایی بەداخەوە وای دیاتوە نازان چۆن دانیشت دیارم شۆکە خیال بووە ئەو برا بەڕێزە کاک سامان بەڵێ هیوادارم بەڕاستی من دەستیان خۆش بێت شتێکی باشی دەزان بەڕاستی ئاسایش بەقەرار زۆر زۆر شتێکی باشە یەک بگنەوە من بە شتێکی باشی دەزانم بەڵێ سیروان لە باژارە ئاکرێ کاک سیروان کەرەمکە ئەودەمێتە باش دەمێنتە برا ئەڤە دەگەلەکە سەرنجوتی بینیت خوب گوتن ئەڤە چەند هەر بێژن دەستگای ئاسایش پاراستنەیەک بگریتن ئەڤە نوکەیە گر باشال چێت بێژن ئەف شەیدە هەندە ساڵە مەدان ئەپە دەستگای ئاسایش و پاراستن سەرۆکەتی حکوومەتی هەرێمە بێتە دامەزراندن بەڵێ کاک سیروان ئەو برایۆمە ئەڤە کارێکی باش بوو کردی و دەستخۆشی سەرۆکەتی هەرێمێت کەم تایبەتی جەنابی سەرۆک بارزانî بوو ئەو دەبێژن ئەفەردۆک ئەو دەبێژن بەرپرسە یەکەم و دووەمێ vê dezgehê ku vê civatê ji partiyên fermanrawan ewan di navberaxwe de ev berpirsaretke dabeş kiriye ew dibêjin jî gelo li Kurdistanê kesê dînî ne bikar be vê berpirsaretê bigirestû ey serincata çekek کار اول دولت پیشکفتی الهمی جهان هر حزبکا دسالات او نرخواد کتن با هر وزارت کی بیت با هر دستگاه کی بیتن با هر شوله کی بیتن و پشت اینگیش بارزانی و سر مالا بارزانه و هم 10 ساله که خباتت کنه پروژکوات یا اینان بو کردستانه بله بله سپاس بۆ سەرنجاتە ژی کە باخان لە شاری سلێمانی فەرموو باخان خان بەڵێ ئێوارە باش باشتر بۆ تۆ
جار ئەمێ وەڵامی برادێ بە وابزانام کاک مستەفا بوو لە دهۆک پەیوەندی کردوتی ئەم ئازادی ئەمڕۆ بە هۆی بنەماڵەی بەرزانیەوە بوو لەگەڵ ڕێزمان بۆ بنەماڵەی تاڵەبانی و بەرزانی ئەو ئازادی ئەمڕۆ هەموو گەلی کورد وەشداری بۆ لەوانەیە کەس شەهیدیەکە نەبی سەر بە هیچ لایەنێک نەبێ ئەو ئازادی ئەمڕۆ هی هەموو گەلی کوردە پێویست ناکەوان دانیشتن مزادەی پێ بکەم بڵێن هی بنەماڵەی بەرزانی و تاڵەبانیە و بۆ یەکگرتنەوەی دەستگاکەش دەستخۆشیان لێکم بەڕاستی ئاسایشی هەرێم زۆر زۆر جێگیرە بۆ ئەوش بۆی ماندووبوونی ئەوانەیە هیوادارم لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش لە جیاتی ئەوەی دانیشن بایکۆتی پەرلەمان کۆبوونەوەکانی پەرلەمان بکەن هەوڵ بن زیاتر ژیانی ئەو کەسانە باشتر بکرێت تەرجیح ئەو کەسانە بکرێت کە لەو دەستگایان بەڕاستی یعنی هەر ئەوە نەبێت ئەو کەس دوو کەسە بەرپرسە هەموو شتێک بۆ خۆیان بێت هیوادارم خزمەتی ئەو کەسانەش بن کە ئاسایشی ئەم وڵاتە ئەپارێزن چونکە ئەو کەسانەش کەسی بێگانە نین هەموو خەڵکی ئەم شارە و کوڕی ئەم شارن ماندوو ناسانە ئیشەکەن بۆ ئەم شارە هیوادارم ژیانیان باشتر بکرێت باری ئەمنی هەرێم باشتر بکرێ بەڕاستی ئێستا هەرێمی کوردستان باری ئەمنی زۆر زۆر باشە لەسەر هەموو ناوچەکانی دەستخۆشیە بۆ هەمولایەک هیوادارم ئەوەی کە تەلەفۆنی شەکادان نەنیشە مزاحەدە بە ژیانی هیچ کەسێکەوە بکە و دەستخۆشیتان سپاس باشتر بەرزان دوایەم نۆبرە لەسەرمان تاوەر بەردەوام دووبارە سەڵاو فێژیان جڤاتە ئاسایی شارێما کوردستانی دوو هاتە ڕاگەاندن و بێگومان شێوەرمەندێ vê مەسرۆر بارزانی هەروەها جێگیرەوەی خەسرە و گۆڵ محەممەد و بێگومان ژ پارتی دموکراتە کوردستانی وێکێتیان نیشتیمانیە کوردستانی گەل و هەیەچەندی هەفگرتنا ڤانک و گەلێک جاران تێگوتن لە هەرێما کوردستانی دوو ئیدارەی ژ ڕوویە ئاساییشێ و بودجە و گەلێک تشێندن هەنە وەزارەتە نەفخە یەکگرتە بە هەردوو دەستگەیەن ئاساییشێ ئەنکۆ پاراستن و زانیاری سەربەرد و ئالیەن سیاسیژی هەفگرت و دی چارچوبەی یاسایدا هاتنە ڕێکخستن هەیەچەندێ بە دکارە پێتر سەقامگیریە و ئەمنیەتی لە کوردستانی پێدەکە یان بەر و باژیڤەکۆندێک ئالی دەبێژم تایبەتی پارلەمانتارên فراکسیۆنên ئۆپۆزیسیۆنێک چاودێر ku ev pawandkirina hemû cumgên esasiyên dest helatê li Kurdistanê ji aliyarî du partiyên fermanrawata partî yeketî. Aya kîşnerînewan hîn serince bûçunê de çine belê. Li ser torî komalatîş rêber nipaxê alê ştekî anko tiştekî zor baş e her çi giringê bidin bi asayişê emniyeta Kurdistanê herkeme. Her wiha salan ya dekan alê ziyatr li ragihandinekî hezbî de çûnekî ragihandinê encûmenê asayişî herêm. Her wiha goran azad li Danîmarkê alê sereta ebê dan bewa da binêyekê Kurdistan wekîlatekî diktatorî li hato wekû xuya li bêguman. Akam akirê jî alê ştekî zor çake buhêminî û asayişê herêmî Kurdistan û destxweşîşiyan lê heke bêguman ew ji serincî xwe ne belê. İnzar li bajarê Duhokê. Kayek İnzar. Kerem ke? Êvar baş. Baştir. Belê heval birastî destxweşiya li hikûmeta Herêma Kurdistanê û taybet Cenabê Serok Barzanî dikim. Belê. Bu hevgirtina her du asayişan û hîvîdarên eftişedmayî jî bihêne hevgirtin çi Wezaretê Pêşmerge û Darayî û wan bes birastî vê re ştek xaleka gelek muhîm heye ku bêjin li hemî Ewropa her hizbeka desalatdar bîtin yani heqê mafê wê hey ku kesekê ji partiya xwe helbijêrîtin bû her mansibekê hebîtin yani bu çi wizaret bin yan çi asayiş bin. Niha li vir yani li Kurdistan em dibînin hizbê opozisyon rixna digirin heqê wan e rixna bigirin bes bû baykûta parlemanî dikin bû di parlemanî da narînin digel hizbê desalatdar bêjin hîn xeletin vê tiştî birastî tişekî zor zor baş e. Ew dibêjin godariya me nayê tekirin nava parlemanî de. Wenîne li hemî dinyayê niha ez li Ewropayê hatîme ve Kurdistanê li Ewropayê jî tiştê hû heye opozisyon hemî gavet bêjî desalatdar guhdariya me naket desalatdar hemî gava guhdariya opozisyonê diket bes opozisyona ku xalê çineyî bi mezin dike yani meseleka Kurdiya hey tu mêşê bikeye gamêj niha opozisyona Kurdistanê bi rastî çi desta da nema yani wan bi xwe çine hêlaya desalatê gelek mecalê de opozisyonê li Kurdistanê bes opozisyon eger buca çi bêjmete buca pareyê ya hizba bît ya hezaba bît opozisyon her dvê deqîqeda dibêtê belê me qebîle bes tiştê dî opozisyon hemî gavat dijatiyê diketin opozisyon ev xwe rêkê xwe qebatkiyan eger desalatê ştê gelek başkirîne û destxweşiyê taybet Serok Barzanî kirin ku hewl dan bû êgirtina her du îdara û asayiş û van destgehên din. Belê kayekî zar spas bû serincata jî evîn li Hewlêrê kerem ke? Belê êvare baş. Baştir. Belê mamoste berez destxweşî bû tewerite. Spas. Rastî ez wekû afreteka Kurd pîrozbayê li heme xelkê Kurdistanê dikem taybetî ew ê danîştiya Kurdistanê li çar partî Kurdistanê dikem.
بس بۆ نمونە دەبێژم ئەبڕوو کە خەڵکێکێمە ناو کوردستانی ناڕازیە پتشتێ باش و پتشتێ خراپ هەموو پتشتێکی ناڕازینە بۆچی ئایا پاراستنا کوردستانی حتا هەنووکە ئەمن و ئاسایشێکی گەلێک بەرقرارە و گەلێکیشە پێتیڤە و گەلێکیشە جوانە دەستی کوڕی سەرۆکی هەرێما کوردستانیدا ڕاستی پێتیڤە هەرتا کە شەخصێک بیتن شانازی ببێ ئەمن و ئاسایشە کوردستانی وە بکە نە کەسێک بێتە سەر ڕاگەاندنەکە کوردی خەبەرە بێژیتە وێ بنەماڵێ و وێ حیزبێ و وێ ئۆپۆزیسیۆنی جوانیە ئەم هەموو کوردین ئەم دەبی دەستی کودو بگرین ئەم هەموو دەبی ڕێت لێ کودو بنێ نە بنەماڵە بارزانانی بتنێ شەهیددانە هەموو خەڵکێکی شەهیددا هەموو کورد برای بنەماڵە بارزانیە هەموو کورد کوڕی بارزانیە بلاوانە بێژن ئۆپۆزیسیۆنیش کوڕی بارزانیە هەموو بەخینە شەهیدا کوردستانە ڕێک بووی برای بەڕێز بەس ئەو خەڵکە بڵە قسانە بێژیتن بەرسەر بخۆ هەر کەسێکی بێتە سەر جادێکی تەلەفۆنێ بۆ کەناڵێکی وەکو NRT پێشکەتی بکەتن قسا بێژیتە بنەماڵە بارزانان بێژیتە بنەماڵە جەلال تەلەبانیان بێژیتە ئۆپۆزیسیۆنی گەلێک ناشرینە ئەم هەموو کوردین بنەماڵە بارزانی ڕێکێکە جوانە گرت و ئەم ئاساییشە باشە لە کوردستانی ڕاستی خۆم کوردستان دەستی بنەماڵە بارزانیدا نەبی دیتە فەلوجە برادرت هەموو ڕۆژە سەد نەفەر دیتە کوشتنی بەڵێ بنخوان بەڵێ سپاس بۆ سەرنجاتەژێک ئێوار باش هێمە لە شاری سلێمانی کاکێ فەرموو کارێوارە باش باشتر زۆر سپاس وەڵام من پێشەوەی بێمە سەر تەوەرەکەی بەڕێز پێم خۆشە لێرەوە دەستخۆشی بنێرم بۆ سەیتەرەی بانیمەقان کە ئەمڕۆ لە کەناڵە بەڕێزەکەی جەنابتانەوە بینیمان کە دەستیان گرت بەسەر لۆرێک ساردی بەسەر چوودا بەڵام یەک شتەیە کاگە من لێرەوە ئەمە بەگوێی دەسەڵاتایەم ئایا ئەبێ کاتێک کە کەسێک بازرگانێکی چاوچنۆک ئەچێ شتێکی بەسەر چوو لە خواروی عێراقەوە ئەیێنێ دەرخواردی میلەتەکەی خۆی ئەیە ئەم هەموو نەهامەتی کە ئێستا لە ناو کوردستانی خۆمانە هەیە بەدەستسەرەتان و هەموو شتێکەوە ئەناڵین ئایا بۆ ئەم خەڵکانە لەسەر کەناڵەکان بیکەن بە عیبرەت بۆ هەموو بازرگانەکانی کەس بۆی نەتوانن کاریوا بە هاوڵاتیانی خۆمانە بکەن بەڕاستی چونکە ئەوانش لەوانەیە خەڵکێکی باڵا لە پشتیەوە بێ ئەم بازرگانانە بۆیە ئەم شتەکەن و دوایەوە من لەسەر تەوەرەکەی بەڕێزن من دەستخۆشیان یەکەم بەڵام یەک شتێ من لەگەڵ تەواوی قسەکانی کاک شێرزاد و کاک محەممەدیش بووم لە پشتدەوانێ یعنی لانی معارەزەتۆ بتەوێتەوە ئیشیان ئەبێت دایمەن کە دانیشتون ڕەخنە بگرن بەڵام ڕەخنەیەکی ڕوخێنێت نابا ڕەخنەیەک بێ دروستکرد بێت بەڵام لەگەڵ ئەوەشا کاکە گیان ڕاستەکە ئەم دەستگایە ئایا غەیری هەردوو حیزبی دەسەڵات هیچ کەسێکێتیا منەڵم بێگومان نەخێر جا خۆی خۆش وایە لە ئانی معارەزە دەردی بەڕێزێک وتی دانیشن با لە هەموو کاتەکانە دانیشن بۆ دەوڵەمەندکردنی ئەو کۆبوونەوانە کاتێ لە سەرکارێکی نیشتیمانی پێت وایە کە هەردووکی حزبی دەسەڵاتدار ئەم دەستگایە بەڕێوە ئەبن مانای ئەوە بێ کە دەستگاکە ئەڵەما ئیستیفامی لەسەر بێ ئەم دەستگایە نەتوانێت وەکو پێویست خزمەتی ئۆقڕایی و ئاسایش لە کوردستان بکە بەڕێیتۆ خۆی کاگات خۆی بەڕاستی ڕاستە خۆی ئەم دوو دەستگایە ڕاستە هەردوو حیزبی دەسەڵاتە بەڵام زۆر کەسەیە ئەنی من تێ ناکەم کاتێک زیاتر لە ئەنگرانی پارتی دیموکراتی کوردستانیشن کاکە کە تۆ کاتێک کەسێک کە قسە ئەکا ڕەخنەتان لێگرێ بۆ ئەمە نەفەسیان یعنی تەسکە تەحملی هەتا قسەی هاوڵاتیەکیش ناکەن کە لەم کەناڵۆ لیانەگیرێ هەردوو حیزبی دەسەڵاتی ڕاستە قەی ناکێت تۆ ئاسایش شتەیە دوو دەستگای ئاوا دەستگایەکی ئاواگرن بە ڕاوێژ بە هەموو لە کەسانی سیاسەتمەدار و هەتا لە ئانی معارەزەش بکەیە بۆ تۆ ناکەی هەموو بڕیارەکان هەموو لە خودی هەردوو حیزبی دەسەڵاتەوە دەچێت و بەڵام حساب بۆ هیچ کەسێک کێنەکەی لە کوردستان هەرۆ نەبوو سوپاسانە بەڵێ کاکێ من سپاس گۆڕان لە هەولێرەوە کاک گۆڕان فەرموو ئەو کاتە باش هەموو کاتێکێت کاکە کارجانە من دەستخۆشتان لێ دەکەم ڕێز و حرمەتم بۆ هەموو برادرانی زۆر سپاس من تەنها دەمەوێت یەک شت ئاراستەی هەموو ئەو خۆشەویستانە بکەم کە پەیوەندی دەکەن بەڕاستی ئێوە کە زەحمەت دەکێشن ئەو بەرنامانە ئامادە دەکەن یان لەسەر تەوەری قسە دەکەن پێش هەموو شتێک بەڕاستی تکا دەکەم چاوی هەموو ئەوانە مازەکەن کە پەیوەندی دەکەن جارێ بە ڕێزی یەکتری نشکێنین لە کاتی تەلەفۆنکردن ئەو لەقی ئەو تەلەفۆنەکە ئەو لەقی ئەو تەلەفۆنەکە با مۆزوعەکە نهێنین ئەو قاڵبەوە بەڕاستی دوای ئەوەی کە دەستخۆشی دەکەم لە جەنابی سەرۆک بارزانی و لە هەموو ئەوانەی کە هەوڵی باشترکردنی ئەو وڵاتە دەدەن کە حەقی خۆمان لە وڵاتێکی باشتر بژینە حەقی خۆمانە کە زروفێکی باشترمانە بێ حەقی خۆمانە کە بگەینە ئەو قەوم و ئەمانجانی کە هەمانە بەڕاستی لەبەرەوەی هەموو تاکێکی کورد لە وڵاتە سوتاوە ماندوو بووە قوربانی هەیە هەموو تاکێکی کورد لە وڵاتە هیلاک بوو بەڕاستی
ئەمە ڕێز خۆشەویستی حرمەتم بۆ هەموو سەرکردە کوردیەکان هەیە ڕێز خۆشەویستیم بۆ هەموو ئەو کەسانەیە کە قەڵەمیان لەدەستەوە ڕێز خۆشەویستیم بۆ هەموو ئەوانەیە کە حکمیان هەیە بەڕاستی بەڵام بۆ ئەو برادێکە لە پشت دەرپەیوەندی کرد بەڕاستی جوانی ئێمە با لە مفهومی تەلەڤیزیۆن تێبگەین زارێ ئێمە لە مفهومی تێبگەین کە خەڵکانێک دانیشتن بەرامبەر تەلەڤیزیۆن کە ڕەنگە شعوریان بریندار ببێ بۆی کە هەر قسەیەک بکەن و یان هەشتێک ئاراستە کرد بەڕاستی ئەم دووبارە سپاسان دەکەم کە ڕێگاتان پێدا بکەم بەڵام تکرار دەکەم لە برادرانە کە پەیوەندی دەکەن با ئێمە جارێ لەسەر ئەوانە قسە بکەین کە چ بکرێ باشتر بۆ ئەو وڵاتە با ئێمە چاوەڕ بکەم زانین ئەو وڵاتی ئێمە بەرەو چێ دەڕوات ئیتر کە معارەزە بێدەنگە و یان ئەولا بێدەنگە و یان ئەو دەسەڵاتی گرتووە یەکشتی چێ حەزەکەم بزانم دائیمەن هەموو کات دەسەڵات لە دەستی بەهێزتر بووە مانەوە بەهێزتر ماوەتەوە حرمەت و ڕێز و خۆشەویستیمان بۆ مامجەلال کە مامجەلالیش مەشغوڵی شتی زۆر گەورەیە و خەریکی شتی زۆر گەورەیە ئەوە تا ئێمە شانازی بۆ بکەین کە سەرۆکی عراق کوردە بەڕاستی ئێمە شانازی بۆ بکەین کە هەر کوردێک لار شوێنێک دەسەڵاتی هەیە بەسە با خۆمان نەکوشین بەڵێ کاک گۆران سپاس پەیوەندەکەت عەبدوڕەزاق لە دووکێ کەرەمکە کاک عەبدوڕەزاق زۆر سپاس فەرموو ئەس پیرۆزبایا هەمووی کوردێکیان بێ مناسبەتێ بەڵێ وام کورد هەمی دراتێکین و ئەف ئاشتی و ئازادی ئەم کورددا دەولەت سەرێ ماڵە بارزانە و پارتی و هەمی ملەتێ کورد بەڵێ و ئەف خۆشیا بگاوێ ئەم کەفتینێ ئەف ئازادی ئەم کەفتینێ بگاوێ دۆیت حتا سلێمانی بشە و نیفشە وەرە هەرە ئەمە بە حەشت ئەم تێدا بلا بەس قەسر خەلەتم لێ تەلەفۆنە بکەن نەرویچ و باخن خەلەت بەڵێ کاک عەبدوڕەزاق بەڵێ سپاس بۆ سەرنجاتەژێک ئارام لە کەرکووکەوە کاک ئارام فەرموو کاک ئارام ئێوارە باش باشتر دەستخۆشی ئەم بەرنامەیەتان لێکەم کاکەجیان بە نسبەت یەکگرتنەوەی ئاسایشی هەرێم ئەمە شتێکی باشە بەس کاکەجیان من لەوانە پرسم با ئەوان بتن وەزارەتەکان تریەک بگرنەوە ئینجا بێن خەریکەمە بن بڕوا بکە یەک وەزارەیەکی نەگرتوێتەوە دوو حکومەتە لە ناو حکومەتێکە ئەمە بەس هەڵخەڵەتاندنی خەڵکە یەک وەزارەیەکی نەگرتوێتەوە هەر ئەو پارەیە سەتا حەفدەی لە بەغاوە دێ هەر لە جەبەل حەمرینەوە پارەکە بەشەکرێ و هەندێکی بۆ ئەملا و هەندێکی بۆ ئەولا دوایەوە دروستکردنی ئاسایشی هەرێم هەروە بە کون فەیەکونی نابێ بە ڕۆژ بەڵام کاکی ئارام ئەوانە لە مۆتەمەری سەحافیا بۆ ڕایگەشتی ئەمە ڕاگەێنن ئەنی ئەوانە بەرپرسیارن کە ئەوان ئەڵێن وەزارەت یەکگرتوتەوە ئاسایش و دەستگاوە لەگیریەکان یاریمی کوردستان یەکگرتوتەوە سبەینێک یەک نەگرن ئیتر بەرامبەر خەڵکی کوردستان چییە بن ئەوان چ بەرسەوێکە نەبێ لەبەرەوە تۆش ئەڵێی دوو بودجێ هەیە دوو ئیدارە هەیە دوو وەزارەتی دوو حکومەت لە ناوی حکومەتدایە بەڵێ تو چییە کاکەجان هەموو شتەکان دووە ئەمەشیان هێناوەتە سەری ئەمە مدەڕە شتێکی بڵقی سەر ئاوە هەر لە ماوەی مانگێکە کۆتایی دێت چونکە هەر شتێک وا بە کون فەیەکون و بە سەریعی دوو حزب بێن بە ئیسراحەت و یەکسەر دروستی بکەن نابێ کاکەجان ئەمە شتێکە پەیوەندی بە هەرێم و پەیوەندی بە دۆسەینەتەوەیەوە هەیە پێویستە ئینسانی اختصاصی ئینسانی شارەزا و زانا لە ماوەی مانگێ دوو مانگ سێ مانگ ساڵێک کۆ ببنەوە تا بتوان ئەمە دروستکەن هەتا شتەکە وەک بڵقی ئاو نەبێ بە زوو دروست بکرێ و زوو کۆتایی بێ من لێرەوە بە ئەو برادرانی کەوا دڵیان بۆ خۆشە و تەبانەوە لە دڵسۆزی خۆیانە بەڵام پێیان ئەڵێمەوە پیرۆستان بێت بەڵام ئەوانەشی بەڵام بە هەموو خەڵکی کوردستان ئەڵێم شتەکان بە خۆشباوەڕی وگرن دائیمەن ڕەحمەتان هەبێ دائیمەن بیرکردنەوەتان هەبێ دائیمەن شتەکان زوو وەرمەگرن و داواکاریشم لە خەڵکی هەرێم کە خۆشیار بنەوە وا بە ئاسانی بەڵێ کاکەرە بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش محەممەد لە ڕانیا بەڵێ کای محەممەد ئەم کاتە باشەکە هەموو کاتێکت دەستخۆشی بەڕنامەکە لەکەم من سپاس بەڵام من وەکوم تێگەی ئەمە دەستگای ئاسایش نییە ئەوە دەستگای پاراستنی و دەستگای زانیاریە یەکتریان گرتەوە بۆ یازم زۆر بەدان غەڵت تێگەیشتن ئەمە دوو دەستگای سەرکوتکەرن ئەمە دەستگای استخباراتینە ئەمە ئاسایش نییە باڵێ دەستگا سایش و بێگومان زانیاری و پاراستن و هەواڵگیریەکانی سەربارد و ئیدارەی هەرێمی کوردستان هەردوو پارتی فەرمانڕەوا لە چارچوەیەکی وەک ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان یەکیان گرتوتەوە کە بەپێی یاسایی ژمارە 4 لە پەرلەمانی کوردستان کار و ئەرک و ئینی ئەمان دەستنیشان کراوە بەڵێ ئەگەر دەستگازایش بێ من دەستخۆشان لێکم چاری زۆر باشە ئاسایش ئەم لە کوردستان هەبێ بەڵام من بگوم تێگەم دەستگای پاراستن دەستگای زانیاریە ئەگەر ئەوانی شێک بگرنەوە لە چارچێوەی یاسادا ڕێک بخێن بەڕای تۆ تا چەند گرنگە بۆ زیاتر بەرقەرارکردنی یاسایی هەرێمی کوردستان بە پێچەوانەی جارانە کە خەڵک وایانەوە تەمەی حەز بە ئەگەر بۆ تیرور و تیرۆی خەڵک نەبێ کاری زۆر باشە بەڵام ئەگەم مزامە و دەستگانە بەس خەریکی تیرۆرکردنی خەڵک و خەڵکانی ڕۆشنبیر و ئازادی خوازن بەڵێ کاکی محەممەد لە ڕانیا سپاس بۆ سەرنجی تۆش مەسعود لە ماسیف هاوین هاوار پیما ماز بەڵام بەڵێ
الو کاکی مسعود کرم که شلونی کاکا کار باشی؟ از باشم گلک سپاس وضعیت برا؟ هر بجید سپاس کرم که دست خوشی به برنامه تبرا؟ زور سپاس کاکی مسعود کاکا کار بسیار اکمال تبرا به خوشحالین اف پروگرام اف تلویزیون هات یادانان بو آوا کرنا وی والاتی بید بو وی ملتی بید ام ملتی کین زور جیر دستی و بندستی و دیتی زور زحمت مابری زور شهید میدان حتی گشنه و روژه افرو راسته هم سر بلندی به مالا بارزان به هر سر کرده که کرد مالا بارزان بی طالبانی بید نوشیروان بید هر انسان که به ملت خبات کری ام شانازیت کن و همی آتک و خوی نادای ماندیبون نادای مووی ملتی افرو دزگه اپوزیسیون رخنت گرن دراما پارلمانی دا رخنت گرن انت خوشین یعنی وان اکر مرشح بن اول همی ولات پیشکفتی همی دنیا و صار حزبکا فرانیو دنگن ملتی ببتن دکاریدن هر دست حالات گدا کو وزیر بیت هر پوسته که بلند بیت ورگریدن و افرو دزگان زانیاری و پاراستن امنیت آفی ملتینا پاراستن کرامت ملت منه سنور آخا منه ابرو هر کسی که تدوی ولاد آزاد جیانا خل مالا خو ابرو زور کس یعنی لجها رخنه آخفتن زورت نرک نمعقول بیجن در حقی هیچ کسی که دنیای دانینا دجی سر کرده خو بیدن دجی سر کرده خو آخفتنا بیجیدن ابرو آزادی های به ملتی کسی لحریر و کسی لنرویج و کسی لدانمارک و هر کسی لجهه کی راست ده ریا خو سرنجا خو بدد بله آخفتن نرک نمعقول براسی ناشین کرنا سر کرده بالا کاکی مسعود ببر همجی که رینادن یک کسی دوی برنامه دا خفنه که نری بیشمجی که گله رزین بو سر کردن کردانه با همو تاکی که کرد میای جبر کو کیشن تکنیکی نه یک فرق دیت ناف موضوعی و خفنه خواهی سریع بیجی تو اگر جندک جاران ان شروع تکنیکی هم نشین کنترل کن در بچید اگر ابدا هم رینادن هیچ کسی که ویرا تشهیر هیچ کسی که جبر کو همجی کرد وی گلینیا و تلویزیون وی گلینیا ماجی رز بو وی گلی به همو توجهات توانو همو انتماءات و همی تمنو همی خبرات و جبار لشاری سلیمان بله که جبار دوا پیونده کر بکورتی فرمو بله دست خوشی لیکم والله که کار براسی هندی برادر قساکن بنایو پوسن توان بارکن کگوان با هموشت ناراضین وی که شکاو نیه همو مروف چون پیسی به هوا و آوا پیویتیشی به امن و آسایشا همو کس تاکیکی ملاتا اگر دردی الفوبی سیاست بزانه ازانه آسایش معنی چیه بلام او دزگانهی که دزگای زانیاری و بابلین دزای ئەوی ترچی پاراستن ئەم دوو دەستگایە بە بەردەوامی لەوەتی دروست بوون بە بەردەوامی ئەوە حەزیەتی یەکتریان داوە بەتایبەت لە ناو خۆیانە حەزیەتی کوردیان داوە بڕوا ناکەم ئەو نەتوانی بێتیان ئەمن و ئاسایشی وڵات بپارێزن لەبەر ئەوە خۆی ئەو دەستگانە پێویستی بە خەڵکی بێلایەن هەیە ئایا و ئێمە لە وڵاتی ئێمە یەک مۆزەفی زەراعا بەبێت تەسکەی حیزبی دانەمەزراوە ئایا ئەو ئەمن و ئاسایشانەی کەوان باسیەکەن ئەوانە هەمووی حیزبینین هەمویان شەڵا ئەو دەستگانەیەکی بگرتایەوە جێی دڵخۆشی بوو بەخوا هەمومان پێمان خۆشە بەڵام بەخوایەکی نەگرتۆتۆ بەخوا هیچیان لە ناوچەی هیچیانە ناتوانن تەنانەت یەک تەقاریج بەرزکەنەوە باڵێ کای جەبار سەرنجی تۆ گەیشت دیارە کاتمان هەرنەما گەلێک سپاس پێوین دەکەێت بەڕێزان لە چارچێ بەرنامەکەمە بێگومان بۆچوونی جیاواسە بۆ لەسەر پێکەنانی ئەنجومەنی یاسایی یاریمی کوردستان کە دوێنێ لە هەولێری پایتەختی یاریمی کوردستان لەلایەن سەرۆکی یاریمی کوردستانەوە ڕاگەیاندرا بێگومان بچوونە بۆ دەستخۆشییان لە یەکێتی وایە نابوو کە ئەمە هۆکارێک بێسەدەمەی بێ بۆ پاراستنا ئەو لە کاری واسایی شارێما کوردستانی هەبوونەژی بە بەروڤژیڤە نەڕینێنەوە هەبوونە هەرچاوی تیڤیدارین جێن پەیوەندیدار تایبەتی vê civatê بەڕێیاڤی بەرنامەی گۆهداریە خەلکی کردبی سەرنجین خەلکی وەرگرتە بن هەیە سبەی تەوەرەکی گەرمتر دەم خزمەتەوە دابین هەر شاد و بەختەوەر بنێوار باش